الحمد لله والصلاة وصلى الله وسلم على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه أما بعد. ئەوانەی باسمان کرد ئەو شەش مەرجە مەرجی تەندروستی نوێژەکانمان. ئێستا سێ خاڵی ترمان هەیە کە مەرجی وجوبە، واتە ئەم مەرجانە هەست کەسێ هاتە بەرامبەرت بۆ هەر کەسێ نوێژ لەسەری فەرزە بێت. ئەگەر ئەم مەرجانەی تیانە بوو نوێژ لەسەری فەرز نییە. لەو فەرژانەی کە وجوبە سیانە. یەکەمیان ئیسلامە. کەسێ ئەبێ ئیمانی هێنابێ، شەهادەی هێنابێ، هاتبێتە ناو دایرەی ئیسلامەوە، ئەو وەختە نوێژ لەسەری فەرزە بێت. ئەو وەختە مەرجی نوێژکردن لەسەری فەرزە بێت. بەڵام کەسێک کە ئیمانی نەهێنابێ، کافر بێ، مولحید بێ، نوێژ لەسەری فەرز نییە. یا ئەو کەسانەی کەوا لە ناو دایرەی ئیسلامە بەڵام مولحیدن و باوەڕیان بە نوێژ نییە، بەڵام نوێژەکەن ئەڵێن بۆ ریاضە یا بۆ سیحەت، نوێژەکانیان هیچ قبوڵ نییە و خوای گەورە لێیان قبوڵ ناکە و مەردوودە بە ناوچاویانە ئەدرێتەوە. ئەو کردارانە لەبەرەوەی خوای تەبارەک وتەعالە ئەفەرمێ ومن یەکفر بالئیمان فقد حبط عمله وهو في الآخرة من الخاسرین. جا ئەوەی بێباوەڕ بێت بە شەرعی خواو و لە حرامانە خۆی پە نەپارێزێت، ئەوە ئیتر کار و کردەوە چاکەکانیشی پوش دەبێتەوە. ئەو جۆرە کەسانە لە قیامەتیشە لە ڕزی خەسارەتمەند و زەرەرمەند و دۆڕاوەکاندا. بۆیە یەکەمین شەرتێک کە وجوب بێ لەسەرمان ئەوەیە کەوا ئینسان موسڵمان بێ و ئیمانی پێی هەبێ، ئەو وەختە نوێژ فەرزە بێ، واجبە بێ لەسەری. دووەمین شەرتمان کە هەشتەمینە عەقڵ. عەقڵ گەورەترین نیعمەتە کە خوای گەورە بە ئینسانی داوە. عەقڵ شتێکە کە حەق و ناحەقی پێ جیاکەیتەوە، کوفر و ئیمانی پێ جیاکەیتەوە، تەوحید و شرکی پێ جیاکەیتەوە، بیدعە و سوننەتی پێ جیاکەیتەوە. بۆیە کەسێکەوە ئەگەر عەقلی لەدەستدا یاخود نەیتوانی ڕاست و چەپی خۆی بزانێت چییە، حەق و ڕاستی نەزانێت و نەزانێت لەگەڵ باتڵا جای کاتەوە، ئەوە نوێژی لەسەر نییە. بۆیە ئەو کەسانەی کە پێیانەوەزێ نەخۆشی جنونیان هەیە، یاخود پشێتن یاخود ئاگان لە خۆیان نییە، ئەوانە بە هیچ جۆرێ نوێژیان لەسەر فەرز نابێ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ رفع القلم عن الثلاث النائم حتى يستيقظ والمجنون حتى يفيق والصغير حتى يبلغ. واتە قەڵەم لەسەر سێ جۆر خەڵک هەڵگیراوە. کەسێک کە خەوت بێت کاک و هەڵەسێ، لەو کاتی خەوەکە قەڵەمی لەسەر هەڵگیراوە و خەو ببینێ چی ببینێ قسە بکات، هیچی لەسەر نانووسێت. و کەسێکیش کەوا شێت بێ، عەقلی لەدەستدا بێ، یا تەمویزی شتت نەکات تاوەکوونێ چاکە بێتەوە و عەقلی دێتەوە سەر خۆی. و هەروەها کەسێکیش کە منداڵە تاوەکوونێ گەورە بێت. کۆتا شەرتمان تەمەیوزە، واتە کەسێکی پێگەیشت. بۆیە مناڵ نوێژی لەسەر فەرز نییە، چکە هێشتا ئەو شەرتی وجوبەی بۆ نەهاتووە، چکە تەمەیوزی نەکردووە، گەورە نەبووە، لەسەری فەرز نەکراوە. بەڵام مناڵەکانمان پێویستە لە مناڵیەوە فێری مزگەوتیان بکەین، فێری نوێژیان بکەین. مەسەڵەن گەیشتنە 7 ساڵی ئەمریان پێ بکەین، هانیان بدەین بۆ ئەوەی نوێژکەن. بەڵام ئەگەر نوێژیان نەکرد، ڕۆیشتن ڕایان کرد، لیان تووڕە نەبین، گویان نەدەینێ، هەر بە زۆردایان نەنێ، تاوەکو نێگاتە 10 ساڵی. و گەیشتە 10 ساڵی ئەو وەختە تونتریەکەی لەسەری ئەگەر نەیکرد ئەیترسێنی، حتا تەنانەت لێدانێکی کەمیشی لێ دەی بۆ ئەوەی بترسێ و نوێژ بکات. چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی مەڕوا ئەبناءکم بالصلاة لسبع واضربوهم عليها لعشر. واتە مناڵەکانتان فێرکەن، بیانهێنە ناو مزگەوت و ئەمریان پێ بکەن لە 7 ساڵیە. بۆی ئەگەر مناڵ لە 7 ساڵی فێری هەر شتێک بوو، وەک نەقشی بەرد لە ناو مێشکی ئەمێنێتەوە و قەت لە یادی ناچێت. ئێستاش زۆربەمان
ئەو شعر و ئاەت و حەدیث و شتانەی کە لە مناڵی لەبەرمان کردووە هەر هەمومان لەبەرمانە، بەڵام ئەوەی پار لەبەرمان کردووە ساڵەمەوە پێ بەدوایە نەچیتەوە خێرا لەبیر دەچێتەوە، ئەوەیتر مراجعاشی ناکەیتەوە هەر لە یاددایە. بۆیە بیری مناڵیتیژەوە کەسێکی خوا پێغەمبەری خۆشویست لەو تەمەنەیە، نوێژی خۆشویست، مزگەوت خۆشویست، موسڵمانانی خۆشویست، هەرگیز ئەو هەرگیز ئەگەر بیژڕوە هەرەگەڕێتەوە بۆ ئەو خۆشەویستیە و قەت هەرگیز ئەو هەرگیز لە بیری ناچێت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ وەالصەغیر حەتى یەبلوغ، کاتێ مناڵ گەورە بێ ئەو وەختە چووە 14 ساڵی و یاخۆ بلوغ بوو، ئەو وەختە نوێژی لەسەر فەرز دەبێت. ئەم نۆمەرجە پێویستە هەمومان ئاگامان لێ بێ و بە جوانی بیکەین و ئاگامان لێ بێ بۆی نوێژەکانمان دروست بێ و نوێژەکانمان لێ قبوڵ بێ. خوای گەورە ڕەحم بە هەموو لایەک